بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت جوانە خەندێمە وڵای تۆ بۆی قسەکانت تەواو بکەیت و پرسیارەکەشم دووبارە کەمەوە دەوترێت نەکەم و بەشێک لەو پیاوانەی کە بەڵێن نامەی قردێلەی سپی و قردێلەی سپیان هەڵواسی پڕیان کردوتەوە نیان هێشتا ژنەکانیان لە ماڵەوە بێنە دەرەوە و ئێوە لیستێکتان داناوە پیاوان بەڵێن دەدەن بە کۆمەڵێک شت تا چەند دڵخۆشن بەمە هەست ناکەن قسە هیچ ناکرێت نەک بە قسەیج ناکرێت ڕاستە خۆی ئەم هەڵمەتە هەڵمەتی قردێلە سپیکە سمبولی یا با بڵێن یەم قردێلە سپیکە هەڵێ واسیت ئەمە سمبولێکە بۆ ئەو هەڵمەتە ئەم هەڵمەتە ئێمە دامان نەمەزراندۆک و پێشتر ئیشارەتم پێە بە یارمەتی ئۆکسفامی بەریتانی و بە پژگیری یەکێتی ئەوروپا هاتۆتە کوردستان بە تایبەتی شاری سلێمانی و هاتۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان بیر لەوە کراوەتەوە کە بێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوانە هەرێم بە تایبەتی شاری سلێمانی و قەزای چەمچەماڵ لوبنان ئەردەن لەگەڵ فەڵەستین بەڵام ئەوە کەوێتە ئێمەڵین بەڵێن نامی ئەخلاقی ئەکەوێتە سەر ڕەوشی ئەو کەسە کە تا چەند پابندە بۆ بەڵێنەی کە خۆی ئەیە هەستەکەن تاکەکانی کۆمەلگای ئێمە هێندە هۆشیار بن پابندن بەڵێن نامەیەکەوە چونکە بۆ نمونە لە فەڕەنسا لە بریتانیا نابینی ژنێک بە تاوانی شەرەف و نامۆز بکوژرێ بەڵام ئێمە ڕۆژانە گوێمان لێ بێت بەڵێ بۆ تەواو بۆ ئێرەش تەواوە بەڵێ بۆ وەڵامی ئەوە کە ئێمە باز لە هەڵمەتی قردێلە سپیەکەین تەنها لە 16 ڕۆژی هەڵمەتەکەیان ناوەستێ درێژە بەم هەڵمەتە ئەدرێ ئەویش لە ڕێگەی وشارکردنەوە و بە لە ڕێی کۆڕ و سمینار و متینەوانێ بتوانین گەینە هەردوو تاکەکانی کۆمەڵ بۆی ڕێگە بەم توموتیژیە بگرین ینی ئێستا ئێمە لەو لە سەرەتاین بەڕاستی زۆر ماماوەی ئێمە باز لە توموتیژیەکەین ڕۆژانە بەس توموتیژی بێڵێرەوە یا باز لەواکەی یاساکە بەڵام ئێمە تاکەکانمان پێویستیان بەوەیە ئاشنا بن بە مافەکانی خوان و بە ئەرکەکانی خوان ئێمە بەس داوای ئەوەکەین یەکسانی بین خانمێکی چالاکوان وتی لە دادگاکانە دادوەر هەبوو ئاگای لێ نەبوو یاسایەکەی بەناوی یاسای بەرەنگاربوونەوەی خێزان لە توندوتیژ بەڵێ ئەمەش تاکێکی لە تاکەکانی خوارەوە بکەین بە تاکید ئەوش تاکێکە لە تاکانی ئەم کۆمەلگایە ئێمە پێویستمان بۆیە تاکەکان لە سەرەتا ئاشنا بن بە ئەرک و مافی خۆیان چۆن داوای ماف دەکەیەوە ئاشناش بی بە ئەرکەکەی خۆت چ شتێک لەسەر شانی تۆیە و بزانیت ینی کەسێک کە ینی هەردوو ڕەگاز ئێمە وا فێر بووین تۆ پیاوی من ژنم و لە ئەمە لە پەروەردەیەکانمانەوە دەست پێەکە ئەگەر مناڵانی ئێمە ئەو جیلە تازەی کە پێ ئەگەن لە باخچەی ساوانەوە کە دەست بە خوێندنەکەینە هەتاکو و پەیمانگا و زانکۆکان ئەگەر وا ڕابهێنرین کە ئێمە دوو کەسی یەکسانین بەڵام لە ڕووی بایۆلۆجیەوە جیاوازیمان هەیە تۆ نێری من مێم ئەگینا لە هەموو ماف و ئەرکێکا یەکسانین هەردوو لاوەکو یەکتوانەی هەیە ئەمە و ئاکاد ئێمە لە ڕووی پەروەردەیی ئەوانێ یاخود لە ڕووی وشارکردنەوە ئێمە وشارکردنەوەمان بۆ چینی با بڵێن بۆ لە خوێندکارانی مەکتەبەوە دەست پێەکەین لە چینەکانی ناو کۆمەلگا بەعامیانی دەست پێەکەین بەڵام ئەمە بەز نییە بۆ ڕێکخراوێکی لۆکەڵی بچووکی با بڵێن ڕێکخراوی وەکو ئاسوودا چکم ئێمە هەمی سەرەکی ئەم هەڵمەتە لەوایە کە نەوەستێ ئێمە بیرمان لەوە کردێتەوە بە تەنها پیاوانی ناو کۆمەلگا یاخود خەڵک ڕێگە لە توموتیژی ناگیرێ بەڵکو لەم لاش لە تەرازۆکە حکومەتمان هەیە پەرلەمانمان هەیە کە پێویستە ئەوان جەخت لەسەر یاساکە بکەنەوانێ بۆ بەڕێوەبردننی ئەو یاسایی کە لە 21 شەشی 2011 یاسای بەرەنگاربوونەوەی توموتیژی خێزانی یاسای ژمارەهەشت کە تا ئێستا بەڕاستی ناوەندەکانی بەڕێوەبردن تا ئێستا ڕاستە هەوڵ درراوە بۆ ناوەندی بەڕێوەبردن بەڵام کارامە نییە ئەتوانین بڵێن ینی ڕێکخراوەکانی بواری بەرگریکردن لە مافەکانی ژنان چ ڕێکخراوە ناحکومیەکان بن چ ڕێکخراوێکی لۆکاڵی بچوو بێ وەکو خۆت وەکو ئاسوودا تا چەند ئەو ئیمکانیەتانیان لە بەردەستدایە کە لە بەردەستی ئەو ڕێکخراوانەیە کە بە ڕێکخراوی حزبی ناسراون وە بۆچی ئەوان ئیمکانیاتیان لە بەردەستە و کار ناکەن بە بڕوای تۆ بە تاکید ئەمە ڕەخنەیەکە لێیانەگی یەکێک لە شتەکانەوەیە کە بوجە ینی پێویستە یارمەتی دەرە بۆ هەموو ئیشێک ڕاستی ئەم ساڵ بودجێ یارمەتی دەرە بۆ نەیانتوانیوە ئیش بکەنەوە بودجێ یارمەتی دەرە وەڵی ئەکەوێتەوە من یەکش دەڵێم ئێمە ئەو ژنانەی کە لە ناو ڕێکخراوە حیزبیەکانە ئیشەکەن لە دەسەڵاتی خۆیانان نییە چکم ئەنجندای ئەو حیزبە
پیا و دای مەزراندووە پیا و داڕشتۆ پەیڕۆپرۆگرامی ئەو حیزبە پیا و داڕشتووە بۆیە ئەبینین لەم ساڵانەی دواییە لە 2010 بە دواوانێ گەشە و نەش و نمایان پێوە دیارە وەکو خاتونە ئیشارەتی پێە دکتۆرە ڤیان لە 50 بۆ 52 ساڵ بۆ 6 ساڵەچەیە کە ئەوان خەریکی ئیشکردنن یعنی بەڕاستی دەستخۆشیانجی خۆیانیان پێکاوە لە خلال بەدەر لە دەستخۆشی جوانەخان بەڵێ بەڵام ئامانجەکە بۆچی ناپێکێرێ ئەمەیە کە ئێمە بە ئەجندایەکی پیاوانەوە ینی بەڕاستی حیزبەکان هەموو لایەنە حیزبەکان بە ئەجندای پیاوانەوە بەڵام بۆ نمونە دەبینی دکتۆرە ڤیان تەمسیلی ئەو ڕێکخراوە ناکە کە تەمسیلی ئافرەتانەکە بۆ نمونە ئەمەلخانمان هەیە ئەکرێ پەیڕۆپرۆگرام بۆ نەک با پیاویش پەیڕۆ پرۆگرامی و حیزبەدا بنێت ژنان بۆ کاریگەریان نەبووە من ئایا ئەو قسەیە ڕاستە کە حیزبەکانیش ئەو ژنانە دادەنێن لە جێگەی بڕیاردانە کە ترسیان لەسەر پۆستەکانی ئەوان نەبێت ئەتوانم بڵێم بە تەئکید وایە بە تەئکید وایە تۆرە دێمە لای تۆ دەوترێت کە حزبەکانیش کە تۆ لێرە تەمسیلی ڕێکخراوێکی حزبی ئەەکەی یەکێتی ئافرەتانی کوردستان دەوترێت حزبەکانیش ژنگەلێک دائەنێن لە مەواقعی قەرار و پۆست و دەسەڵاتدا کە ترسیان لەسەریان نەبێت و ئەجێندای پیا و سالاری ئەوان جێبەجێ من پێشەوەی هیوادارم کاتم بدەیتێن پێشەوەی کە من وەڵامی ئەم پرسیارەی بەڕێزت بدەمەوە یەکەم شت با ئێمە بە تایبەتی ڕەوان نییە بە هیچ کەسێک بە خەڵکێک بڵێن پاشکۆ چونکە پاشکۆبوون جوان بۆ مرۆڤ ناشێت چونکە هەموو مرۆڤێک خاوەن فکرە خاوەن بۆچوونی خۆیەتی دیدێکی تایبەتی بە مەسائلەوە هەیە ئێمە باشتر وایە بڵێن کە مرۆڤەکان ئازادن بۆچی بۆ ئازادی بیر و بۆچون ڕای پیاوەکان ئازادن بەڵام ژنێک ڕایەکی نەبێت باس لە واکێک کە هێڵێکی دابنرێت بۆ ئەوەی ژنان لە کاتی پێوەستیکەن بەڵام ژن هەیە مۆبایلی نییە بەڵێ من ئێستا بە بەڕێزت دەڵێمەوە بۆیە دەوترێت چاودێران ئەڵێن پاشکۆیە نەک ئەوەی خۆی پێی خۆش بێ پاشکۆ بێت کراوە بە پاشکۆکە بۆ هەر نەتەوەیەک ئەگەر ڕەوا بێت کە بڵێ ئەگەر لە ناو نەتەوەیەکیش ڕەوا بێ بڵێ پاشکۆیەتی بەڵام بۆ نەتەوەی کورد و نەتەوەی بە تایبەتی کوردستانی ناگوجێت چونکە مرۆڤی کوردستانی بە ژن و پیاوەوە هەر ئازاد بووە ئەوەندە ساڵە شەڕ بۆ ئازادی دەکات کەواتە دەبێت لە ناو خێزانەکەی خۆشی ئازاد بێت هەر بۆ ئەوە بورە قسەکانت پێ سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمیش لە پەیامەکانیانە گوتیان توندوتیژی بەرامبەر بە ژنان دیاردەیەکی نامۆیە بەڵام ژن ڕۆژانە گەورە بە بچووک دەکرێت ژن تا ئێستا لەسەر بێشکەوتان کە بەشوو دەدرێت ژن ژنی بەسەردا ئەهێنرێت نامۆیە بەڵێ کاک یادگار لە مێژووی مرۆڤایەتیدا تەنیا ئەو کاتێک کە هێشتا ژیانی مرۆڤ ڕێک نەخرابوو کە بە سەردەمی دایک سالاری ناوزەت دەکەن تەنیا لەو سەردەمەیە بووە کە ئافرەت بڵێن لە طبقەیەکی باش بووە مامناوەند بووە دواتر ئەم سیراعەیە لە نێوان پیا و دواتر کە هەست بە هێزی خۆی کردووە دواتر کە هەست بە بڵێن ئامێرەکانی دەسەڵاتی بەکارهێناوە ئەمە هەمووی مێژوو پێت ئەڵێتەوە کە چۆن توندوتیژی کراوە و چۆن تەنیا من بێم ئەو توندوتیژیە لەلایەنە حیزبیەکانەوە ئەوە بکەم جگەلەوەش من باسی کەس ناکەم من باسی پارتی دیموکراتی کوردستان دەکەم کە جەنابەت بە من دەڵێ ڕێکخراوێکی حزبی ببوورە من ڕێکخراوێکی حزبی نیم کاکە ئۆرگانی حزبی لقەکانی منن ئەوان بە کاری حزبی هەڵدەستن ئەوان خەڵک بۆ خۆیان تەنزیم دەکەن من ئۆرگانێکی جەماوەری مەدەنیمە پێناسەی منیش ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان باوەڕی بە مافی مرۆڤ هەیە باوەڕی بە بنەماکانی دیموکراسیەت هەیە بۆ بە دیموکراسیکردنی کۆمەلگا دەکۆشێت یەکێک لەو شتانەی کە دەبێت لەسەری ئیش بکات یەکسانی لە نێوان پیا و ئافرەتە لەسەر بنەمای یەکسانی جەندەرە ئەم ئامانجاکە کاتی من لە ساڵی 52 بۆ ئەو ئامانجە ئیشم کردووە هەر بۆ بەڕێزت فەرموو بچوو لە قسەکانی بارزانی نەمرا بینە کە چۆن ئەو ڕۆژە من شتێکی زۆر بچووکت بۆ باز دەکەمەوە ئەو ڕۆژە من لە گەرمک بوو گوندی گەرمک بووم ئەو پیاوەی کە نەمنیشی دەناسی کە من یەکەتی ئافرەتانم یان سکرتێری یەکەتی ئافرەتانم کە باسی ئافرەت و خێزان طبعا ئێمە ئەوەشمان کردوتەوە ئێمە تەنیا بەڕاستی هەندێک جار ئەمان خاتەوە سەنگەری دژەوە هەر باسی مافی ئافرەت ماسی ئافرەت بکەین ئێمە باسی بەختەوەری خێزان دەکەین خێزانی کوردستانی دەبێت بەختەوەر بکرێتەوە باسی ئەوەی کرد وتی ئێوە چنە ڕێکخراوەکان دروست بوونەتەوە کە هاتوونەتەوە باسی مافی ئافرەت دەکەن ئێوە بگەڕێنەوە ساڵەکانی پەنجاکان بزانن هەمووی بۆ ئەو گەورە پیاوە دەگەڕێتەوە کە بنەتۆی لێرە نەهێشت
بنەتۆ من تازە لەو ناوچەیە بزانم کە گەورە بچووکی نەهێش کە هەموو پیاوانی ئاینی و هەموو سەرۆکخێڵەکانی کۆ کردەوە گوتی نابێ ئەو بەو شێوەیە تعامل لەگەڵ ئافرەتی کوردستانی بردوو ڕاست بوو بەڵام لە دوایینەوە تەکانەوە دەبینی کوشتن بە تاوانی شەرەف بەڵێ من 100% لەگەڵ تاما ئێمە دام پێ ئەنین بەڵێ کوشتن لەسەر مەسەلەی شەرەف من دژیمە ئەسڵەن ئەگەر بیتەوە ئەمانە بە کولتوری کوردی و نامون کاک یادگار ئەسڵەن ئەگەر قسەیەکی زۆر جوانی هەیە سار بساپێر و وەرفیش ئەڵێتەوە و دیستان قسەیەکی زمانەوانی شەڵێ کەزانایەکی زمانەوانیە ئەڵێ ئەگەر تۆ ئەتەوێ بەها کۆمەڵایەتەکانی وڵاتێک یان نەتەوەیەک بزانی بڕۆ سەیری زمانەکەی بکە سەیری زمانەکەی بکە بزانن لە زمانەکەی چۆن ڕێز لە خەڵکەکە دەگرێ من حەزەکەم ئێوە بێن کە ئەو کولتور توندوتیژە کە ئەماڵێن بە کۆمەلگای کوردستانیەوە نامەوە فەرمو هیوادارم قوتابیەکانی کە بەشی زمانی کوردی دەیخوێننەوە ئەم توێژنانەوە بکەن بزانن بەسیترین شت تۆ ئەڵێ ئافرەت و پیاو تۆ ئەڵێ ژن و مێر تۆ ئەڵێ ئەمانە هەموو جارێ ژنەکە لە پێشەوەیە ئەمە ڕێزی بڵێن بە قسە مافوو ڕێز بۆ ئافرەت دەگەڕێنرێتەوە یاخود بەکردەوە من و جەنابەت واز لە زمان بێنە دکتۆرە تکایە گەر وەڵامی من بیتەوە بمبورە واز لە زمان بێنە ژن پایەیەکی باشیە لە ناو خێزانە ژن ڕێزی خۆی هەیە کچی گەورە چی بەڵام ئێمە قسە لەو حاڵەتانە دەکەین کە هێشتا ژن لە کۆمەلگای ئێمە بە شێوەیەکی ڕۆژانە لەسەر تاوانی ناموس دەکوژرێت ژن خاوەنی بڕیار نییە ژن تا ئێستا ناتوانێت شاهیدی با لەسەر ئەوەی کە مێردەکەی کچەکەشی کوشت من 100% لەگەڵ تامە بەڵام ئیتیهامکردنی لایەنێک یان دووسێ لایەن تەنیا بە ئەمە دروست نییە نەخێر ئێمە تا ڕادەیەکی زۆر باش توانی ومانەوە ئێمە دەستنێکی باڵامان هەبووە لە کەمکردنەوەی توندوتیژی لە بڵاوکردنەوەی وشاری ئێمە ئەوانەمان هەیە بەڵام نەبە ئێمە و نەبە هیچ وڵاتێکی دیکە و نەبە هیچ کەسێکی دیکە توندوتیژی لە ناو کۆمەلگای مرۆڤایەتیدا بنەبڕ ناکرێت بەڵام ڕێژەی توندوتیژیەکە کەم دەکرێتەوە فەرموون بڕۆن ئامارەکانی وڵاتی سوێدی خەنێتەوە لە هەڵکەشان و داکێشاندایە لە هەندێک جار هەیە کاکە ئەمە ئەزانی چ گەڕێتەوە لەبەر ئەوەی ئێمە مشکلەی کوردستانمان یەک مشکلەیە هەیە ئێمە تەخطیت ناکەین استراتیژیەتێکی تەواومان نییە ئەوجا لەمەدا ڕاستە حکوومەت بە پلەی یەکەم ئێمە تاوانباری دەکەینەوە ئێمە پارتە دەسەڵاتدارەکان لەوە تاوانباری دەکەینەوە بەڵام هەموو ئەمانە نین هەموو یعنی بە حەقیقەت ئەم جۆرە شتانەیە هەڵمەتێکی نیشتیمانی کاملی دەوێ یەکەم شت کوا چەند قەڵەمی ڕۆشنبیران و نووسەران لە بواری ئافرەت و خێزان بەختەوەری خێزانی بەکاردێت چەند دەستگا پەیوەندی و ڕاگەیاندنەکان لەو مەبەستەیە بەکار دەیهێنن چەند پارتەکانی دیکە بەو شێوەیە کاری دەکەن ئەمە هەڵمەتێکە هەموو شتێکی دەوێت توندوتیژی ئەگەر لە ڕووی زانستیەوە بەڕێزت بێ دیراسی بکەیتەوە پەیوەندی بە خودی ئینسانەوە هەیە بەو ئەو بڵێن سیراعی کە لە نێوان منی باڵا و منی نزم و ئەو منەی کە بە حەقیقەت دەرەکەوێ هەیە پەیوەندی بە کولتوری کۆمەلگاوە هەیە پەیوەندی بە بڵێن لایەنی ئابووری کۆمەلگاوە هەیە پەیوەندی بە ئەمانە هەیە بەڕێزیان باسی ئەوە دەکەن ئەڵێ خۆزگەیەکێک لەو حزبانە سنتەرێکی توێژنەوەیان هەبە ئاشتی خان ئێمە وەکو یەکەتی ئافرەتانی کوردستان بۆ ئاگاداری بەڕێزێت لە 25 ساڵی ڕابردووە پەیمانگای یەکەتی ئافرەتانی کوردستان بۆ پرسە کۆمەڵایەتیەکانمان هەیە کە ناوەندێکی زانستیە بۆ توێژنەوەکردن لەسەر پرسەکانی ژنان و گۆڤاریش کەمیش یەکەم بەرهەمێتی کرد. ئاشتی خان دێمە لای تۆ ئەو قسەیی کە بۆی کردیت و ئەو قسەیەش کە دەوترێت ئێوە بایکۆتی ئەو یادەتان کرد. چوار ژنە پەرلەمانتار ئەگەر هەڵە نەبن بایکۆتی ئەو یادەتان کرد بۆچی و لە بەیاننامەکەشتان نووسی وتانە کە کێشەی ژنان بە بۆنەی تەشریفاتی چارەسەر ناکرێت. من یەک وەڵامی ئەو تەرحی خۆی بەماوانێ من پێم سەیرە خۆی لە قسەکردنەکانیان سێ جارەڵێ ئاماری توندوتیژی ژنان لە هەڵکشان و داکشانە یعنی سنتەری توێژینەوەی چیتان هەیە کە خۆتان توێژینەوەیەک نیە خۆت داتایەکە لە بەردەمانە کە سەقامگیر بێت کە من بتوانم وەکو ئۆپۆزیسیۆن احتیمات کەمە سەر ڕێکخراوەکەی تۆ کە زیاد لە 50 ساڵە هەیە سەبارەت بەوەی کە چونکە بەردەوامەڵی لە هەڵکشان و داکشانە یعنی ئەمە دوو پێوەری جیاوازە بەڕێزی تهدیدی کرد بەڕێزی تهدیدی کردڵێ لە سێپتەمبەرە لە بەرزبوونەوەدایە و ڕەخەمەکانیش لە بەرز بەڵام دوو لایەنە کاکی من دوو لایەنە یەکەم شت دەرفەتی منە من قسە بکەم بەڵام بەرزبوونەوەی ژمارەی سکاڵاکان نیشانەی ئەوەیە کە وشیاری بڵاو بوویتەوە کە ئافرەت ئەوە دەکاتەوە ئەوەش مەسلەیەکی ترەوە قسە زۆر لە هەڵەگرێ سەبارەت بەوەی کە زۆر تەوەرێک وروژێنرا سەبارەت بە حیزبی بوون من بڕوام وایە
شەرم نییە کە ژن بە حیزبی بێت یان هەر تاکێک لە کۆمەلگای حیزب بێ یا هەڵگری پامی حیزبێکی دیاریکراو بێ و زۆر لە دەوڵەتە پێشکەوتەکانیش فەخرەکەن بەوەی کە پارتێکی سیاسی دیاریکراویان هەیە بەڵام شەرم ئەوەیە بەڕاستی کە حیزب خەڵکدا بەش بکە لە بینی خۆیان حزب کە تەواوی سەرچاوە داهاتەکانی لەژێر دەسەڵاتا بێت حزب کە هەموو لایەنە سەربازی و چەکداریەکان لەژێر دەسەڵاتیا بێ بێوێت مەسئولیەتەکەشی وەکو مەسئولیەتێکی ڕێکخراوی من کۆمەڵێک پرسیار ئەەکەم ئایا دامەزراندن بەدەست چه حیزبێکی دەسەڵاتە لە ساڵی 90ەوە لە سەرەتا تا 10 ساڵ ژن بەوە گرفتار بوو کا دەبێ هەوی لایەنێکی دیاریکراوی هەبێ کە فلان ڕەنگە بۆی بتوانانی ئیشێکی دەست بکەوێت تەنها دابەشکردنی برنج و ڕۆنیش لە ناوەندە سیاسی و حیزبیەکانەوانێ لەسەر بنەمایەوە بوو کە بێ یەکێکی دیاریکراو لە پرۆسی لە دامەزراوێکی سیاسیان حیزبی دەبێت پشگیریەکەت باتێ بۆی تۆ 2 کیلۆ برنج دەست بکەوێت پاشخۆخستووە بە قسەی تۆ بێت حزبەکانن من ئەڵم سەڵاتدارەکان جارێکی تر ئەڵێم ئەڵم شەرم نییە کە حزب هەبێ لە ناو کۆمەلگایە بەڵام حیزبێک کە لە بانگەشەی کابینەی حیزبە دیاریکراوەکەیە جەخت لەسەرەوە بکە کە توندوتیژی لەسەر ژن ناهێڵێ بەڵام لە کاتی کەمپینەکە چەک تەوزیع بکات بۆی کە خەڵک دەنگ با بە حیزبەکەی ئەمە بەڵگە نییە ئەمە گەرانتی نییە کە کێروی توندوتیژی لە بەرزبوونەوەە بێت چەک زۆر بەبێ هیچ کۆنتترۆلێک لە بازارەکانە هەیە بە هەموو کەسێک هەیە دیاردەی چەک دیاردەیە کە بەتەنها من نازۆرێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوە نێو دەوڵەتەکانی شایەتیە دەنکە کۆمەلگەی کوردی گرفتارە بەدەست زۆری چەکەوانێ و شێوازی بەکارهێنانی و چۆن کۆمەلگا بەڕێزی باز دەوا کە دەڵێ پاشکۆبوون نییە بە بڕوای من ئەمانە بە فیۆر نابێت یعنی کۆمەڵێک تیۆرتۆی خێتا ئەمە بە بەڵگا بێ با لەسەر ئەنجامەکان قسە بکەین تۆ ڕێژەیەکی زۆری خەڵکی کوردستانت پاشکۆ کردو لە ڕووی ئابوووریەوانێک کە ئەبێت تەعینات نەبێت ناتوانێت بژی ئێستا هەرێمی کوردستان کە من ئەندامی پەرلەمانم ساڵانە ئەگەر پاشکۆ نییە تۆ بۆ کارگەیەکتان دروست نەکردو لە ساڵی 90ەوانێ ئەم حیزبانە کە لە کاتێکە ئەگەر پەرلەمانیش نەبوو بێگەر حکوومەتێکی مشتەرەکیش نەبوو بێ بەڵام هەر یەکێک لە حیزبەکان داهاتێکی باشە ژێر دەستیا بۆ کە ئەکرا استراتیجێتێک ژێرخانێکی ئابووری ئینسانی کوردی ڕزگار بکات ئەمە ڕزگارکردنی ئینسانی کووردا نەک حیزبێک هەمیشە بەخۆی بڵێ من وەڵام دەرەوەی هەموو جیاوازیەکانم من تا 100 ساڵی تریش دەتوانم وەڵامی هەموو پرسە سیاسی کۆمەڵایەتەکانی هەرێمی کوردستان بمەوە بۆیە من لێرەواڵێم هیچ تاکە کەسێک ناتوانێت وەڵام دەرەوەی هەموو گۆڕانکاریەکانی کۆمەلگای بێ حیزبێکی دیاریکراویش ناتوانێت وەڵام دەرەوەی قسە بکەین لایەنەکانی دەسەڵات چۆن کێشەی ژن چارەسەر بکەن ستۆخی ئەمڕۆی ژن چۆنە گرنگترین شت من داوای یەکشتیان لێ یەکەم استراتیجیەتی ئیعلانکردنی کابینەکانیان و جێبەجێکردنی یەکشت بێ بۆ نمونە لە کابینەی شەشا کۆمەڵێک استراتیجیەت ئیعلان کرا بەڕێزەوە هەمومان دەستی ماندووبوونیانە گوشین خاڵێکی پۆزەتیفە بەڵام کە دەچیتە بەرنامەی کاری ئەو کابینە سیاسیە و بۆ نمونە من لە 2009وانێ تاوەکو دوو مناقەشەکردنی بودجەی 2012 لە کاتی مناقەشەکردنی بودجەیە داکۆچی لەسەرواکەم ئەڵێم بۆ ڕێژەیەک لە داهات و لە بودجە و میزانی ساڵانی هەرێمی کوردستان تەخسیز نەکرێت بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ژنان ینی هیچ شتێک ئەمە جیاوازی قوبول ناکە کە تۆ لە بەرنامەی خۆتا بە شێوەیەکی تیۆری ئەعلانی بەرنمەیەکەکەی دەبێن بەرنمەیە تەرجەمە بکرێ بۆ پارە بۆی خەڵک متمانی هەبێت کە تۆ گەرنتیەکەی بۆ جێبەجێکردنی من ساڵی پار 6 وەزارەتم تەڕح کرد لە لیجنەی بەرگریکردن لە مافی ژنان داوام کرد لەو لیجنەیە کە 6 وەزارەت بە نموزەج وەربگرین کە لە سایە 1.0 بۆ نمونە یان پۆینتێکی ڕقمێکی تر لە میزانی فلان وەزارەتی تەندروستی داد کاروباری کۆمەڵایەتی و 1-2 وەزارەتی تر ئەمانە تەخسیسی میزانی ساڵانی خۆیان بکەن بۆ هاوکاریکردنی ژنان بۆ نمونە وەزارەتی تەندروستی لە بواری وشیاری تەندروستی داد لە بواری وشیاری کە بەڕێزی ئاماژە بۆ وەکات و بەڕێزیشت ئاماژەت بۆ کرد کە وشیاری یاسایی لەسەر ئاستی دادوەرەکانی شکەمە بەڵام کاتێککە بینیسێکی لیجنەیەکی پەرلەمانی بەبێ هیچ سەلیقەیەک بەبێ دراسەکردن هەر 6 ئۆپشنەکە ڕەتەکاتەوانێ و بە شێوەیەکی زۆر تەقلیدی جارێکی تر لە سایە حەڤەکە داهاتێکی زۆرە ئەگەر مقارنە بکرێ بە وڵاتە دراوسەکانی هەرێمی کوردستان سێرێکی بەهیکەلێتێکی ئیداری ئابووری زۆر تەقلیدی جارێکی تر پارەیەکی زۆری تر خەڵکە کاتۆ بە پاشکۆ نەکارگەیەکی تایە نەخەمخۆری هەیە بۆ ژێرخانی ئابووری کەواتە چۆن پاشکۆی ئابووریش هەیە پاشکۆی سیاسی هەیە و ئێمە لەسەر بەڵگەکان قساکەین و ئەم هەوڵانی هەموو ئێمە ئیکەین و بەڕێزی شانێکن و خەڵکی تریژێکن بەدافعی ئەوەی خەڵک لە پاشکۆبوونا پرسیارێکت لێ بکەم بە کورتی وەڵامم بیتەوە تۆ کەسی یەکەمیت لە هەرێمی کوردستان بە چەند خاڵێک پێم بڵێ چۆن کێشێک چەند چارەسەرەکرێت کەسی یەکەم ئەبێ و کەسە بێ بەڕاستی کە لە موقعی قەرارە بێت ئێمە پەرلەمانی کوردستان ڕاستە موقعی قەرارە
و یەکێکە لە دەستگا گریمانەیە پرسیارەکەم ئەڵێم وای دابنێت تۆ کەسی یەکەمیت تەرحەکانت چییە بۆ چارەسەرکردنی کێشەی ژنان لە هەرێمی ئەبێ بودجە تەرخان بکرێ بۆ باشترکردنی ژیانی ژن بە بڕوای من هەر ئەو استراتیژیە کێسە بۆ ماوەی 5 ساڵ ئێعلان کراوە ئەگەر لە بودجەی ئەم ساڵە پارەی تەواوی بۆ دانەرێ و ساڵانە ئەو لیجنە مراقبە کە لە استراتیژێتەکە ئێعلان کراوە مراقبەی جێبەجێکردن و لادان لە استراتیژێتەکە نەکا بەبێ ئەوەی مجاملەی هیچ کامێ لە کابینە سیاسیەکان بکرێ هیچ دەسەڵاتێکی سیاسی بکرێ ئەگەر ئۆپۆزیسیۆن ڕێگرە لە بەردەم باشکردنی ژیانی ژنە دەبێ من بڵێم ئۆپۆزیسیۆن زۆر ڕێگرە لە بەردەمەوەی کە ڕەوشی ژیانی ژن بەرەو باشتر ئێوە هەنگاوتان ناوە بۆەوەی باشتری کەس ژیانی ژنان و ئافرەتانی کوردستان و ڕێگەتان لێگیرابێ لەلایەن دوو پارتە دەسەڵاتدار بە بڕوای من ژیانی ژن بە دوو شت چاگەکرێت یعنی کە گرنگترینیانەوەی کە استراتیژیێتە بێ بەڵام جارێکی تر ئەم استراتیژیەکە ئەبێت پانتاییەکە بێ کە بچێتە چوارچەوەی جێبەجێکردنەوەوانێ دەبێت پارە تەخسیس بکرێت چەک کۆ بکرێتەوانێ لە هەموو ماڵێکە لە هەموو پانتاییەکی هەرێمی کوردستانە و پێویستە بەڕاستی ئەم دوو ئیداریە کە مەسلەیەکی زۆر گرنگە و بیر بکرێتەوانێ لەوەی کە کۆمەڵێک پانتایی تر هەبێ کە ژن توانێت تعبیر لە خۆی بکە لە غەیری ئەوەی کە دامەزراندنێک ساڵانە ڕێژەیەک بەر ژنانەکە لە دەرەوەی ئەم پانتاییە شن شوێنێکی تر نییە کە بتوانێت خۆی تیا دروست بکات. سپاس ئەمە خەندێمە لای تۆ لە 25 نۆڤەمبەری هەموو ساڵێکدا چالاکی ئەنجام دەدرێت دەوترێت ئەو چالاکیە وەکو ئەوەی بڕی 71 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە بەڵام کاریگەریەکی بەرچاوی نەبووە تا ئێستا دەوترێت نەبووتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی توندوتیژی ئەمە لایەنێکی پرسیارەکەمە و دەشوترێت کە ڕخنەی ئەو پەرلەمانتارانی کە بایکۆتی یادەکەیان کردو ئەوەیە حکوومەت تەنها لە بۆنەکاندا ژنانی بیر دەکەوێتەوە و پارەیەکی زۆر لە کۆمەڵێک چالاکی ڕۆتینی و دووبارە خەرج دەکات. ئەمە ئەو تۆمەتانن کارڕاستەوەی من هیچ قسەم نەکردووە هەردا کاتەکان بە یەکسانی دابشکراوە خەمت دەبێت. سەبارەت بە پرسیاری یەکەم ئەو سەرنجەی کە لەسەر یەکەم هەیە کۆ و پارەیە بڕێ و پارەیە بۆ ئەو چالاکیانە سەرف کراوە ئەم ساڵ بە جیاواز لە ساڵانیان ڕابردوو حتمما 25 نۆڤەمبەر یادێکە و بۆ بەرزڕاگرتنی ئەو قوربانیانەی کە بەدەست توندوتیژیەوە لەسەر ئاستی جیهان ئەمە کوردستانی بداعی نەکردووە ئەمە ئەنجومەنی خانمان ابداعی نەکردو لە دامەزاندنی ئەم ڕۆژەوە قسەی ئێمە لەسەرەوە نییە کە ئێوەی جاتان کردووە کوردستانی قسەی من ئەوەیە چ کاریگەریەکی داناوە ئەمەوێ پێت بڵێم 25 نۆڤەمبەر یادێکە کە قوربانی تیایە ڕووداوە و ئەم یادە یادێکی جیهانیە کوردستان هاوبەشە لە قوربانیدان لە مەسەلەی ژنان بۆیە کوردستانیش بەشێکە لەو هەڵمەتە جیهانیە کە لە جیهان ناکرێت لە 25 نۆڤەمبەرە ئێمە نەهاتوین من لەگەڵ تەواوی خاڵەکانی ئەو چوار خانمەم لە پەرلەمانی کوردستان کە خاڵەکانیان دەستنیشان کردووە بەس لەگەڵ عەمەلی بایکۆتکردنی نەبووم بۆچی ئەو خاڵانی کە ئەوان دەستنیشانی کردو ئەنجومەنی خانمان لە ئەو ڕایەت بە کورتی بگەێنی دوای پرسیاری میوانەکان دێمەلات بۆی قسەکان تەواوی بەڵێ ئەو ڕایەت بگەێنە فەرموو ئەوەی ئەنجومەنی خانمان تەواوی ئەوانی کە ئەوان جەختیان لێ کردوەوە ئێمە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت زۆر بە تونتر ئێمە قسەمان لەسەر جێبەجێکردنی هەموو ئەو خاڵان نەکردێتەوە بەڵام ئەوان بایکۆتی حکوومەتیان نەکردو ئەوان بایکۆتی ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانانی ژنانیان کردو ئەمێنێتە سەر ئەوەی 25 نۆڤەمبەر وەک ئامڕازێک بۆ ناساندنی یادەکە بۆ ناساندنی مەترسیەکانی توندوتیژی لەسەر پرسی ژن لە 25 نۆڤەمبەر ئەنجومەنی خانمان بانگەشە ئەکا و تاکید لەوە کاتەوە کە پرسی ژن لە ئێستا پرسێکی کۆمەلگاییە و بۆتە ڕایەکی گشتی دروست کردە لە کۆمەلگا ئێمە ئەمانەوێت لەم قۆناغەدا ئەم پرسە بگوازینەوە بۆ پرسێکی دامەزراوەی واتە دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێم بە هەر سێ دەسەڵاتەکەی لە هەرێمی کوردستان ئەنجومەنی دادوەری دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن دامەزراوە ئەمەش بە چیەکرێ بەسەر لە نوێ پیاچوونەوە بە سیاسەتی حکومڕانیکردن فەلسفەی حکومڕانیکردن لە هەرێمی کوردستان ئەمەش بە قسە ناکرێت سپاس ئەمەل خان دواتر کاتمەوەلات ئەتوانی قسەکانت تەواوکەی حەق دەدەمێ بۆی قسەکانتەوە بینەرانی عزیز ئێستا کاتیەوەیە ئەو میوانە ئازیزانە پرسیارەکانیان ڕاستە بکەن ببورن کاتەکە وا دابش کراوە نەنا ئاگام لێتە چۆن هاتمەوە لای حەقیمای تر لێرە کێ پرسیارەکە کەس پرسیارتان هەیە ئێوە جەنابتی تۆ دوو کەس هەرسێکتان پرسیارتان هەیە زۆر باشە لێرە سێ کەس تۆ پرسیار ناگەی سروشت لێرە دوو کەس کەواتە دوو بە پێنج هەشت کەس چەند کەسی لەم بەشە پرسیارەکەی بکات چەند کەسی لە 25 دقەی سێ هەموو کۆتایی ئالان هەرینە کە بڵین ناوی خۆتەڵیت بۆ پرسیارەکەت بزانم بۆ کێ تا بە کورتیش بێ باشترە بۆی چکە من یەک دنیا شتمەوە باسی کەم
کاکە بڕیار لێوە دەست پێکەی باش ئێمە حازرین عزیێت نەبێ هەر جارێ بەس وەکو تێستێک ناوی خۆت بڵێ تۆزی قسە بکە بزاندن کە باشە بەڵێ باش بەس مایکەکە نەجوڵێنی زۆر باش فەرموو بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم و من پرسیارەکانم ئاراستەی ئەمەلخانەکەم لە ئەنجومەنی باڵای خانمان ناو چی بوو؟ ڕووناک محەممەد بەڵێ ڕووناکخان لە کۆمەڵی ئافرەتانی کوردستان بەڵێ پرسیارەکانم ئاراستەی ئەمەلخانەکەم ئەم قەزەیە بوونی هەیە و بەردەوامیشە بەڵام بە دوای چارەسەرەکان بگەڕین و چارەسەرەکان چۆن چارەسەر بکرێ ئەبینی لە وڵاتانی پێشکەوتو لە قوتابخانەکانە مناڵەکان بە شێوەیەکی جوان و پێشکەوت و پەروەرداکرێ بەڵام تایسە لە قوتابخانەکانی ئێمە تونوتیژی بەردەوامە تونوتیژی دەرونی و تونوتیژی جستەیی ئەگەر زۆر بەوردی ئاگاتان لێبێ خۆتان تی ئەگەن نەفسێکە چییە و زۆر لە بەڕێوەبەرەکان هەیە ئاگیان لە قوتابەکانیان نییە کە چەند تونوتیژی لە قوتابخانەکانە ئەنجامەدرێ و من پێم باشە چاودێری کۆمەڵایەتی هەیە و ئێمە کاتی خۆی ئیشی زۆریشمان لەسەر ئەوە کردووە و ئیستا هەیە بەڵام بە شێوەیەکی لاوازە و هەوڵ بدرێ ئەو چاودێری کۆمەڵایەتیانە ئەبینی لە وڵاتانی پێشکەوتوش هەر ئەوانە کێشەکان کەمەکەنەوە و دەسەڵاتی ئەویان هەیە بچنە هەموو ڕووناخان مەبەستی ئەوەت گەشتووە پرسیاری ترت هەبوو هیچ پرسیارێکترت هەیە لە ئەمەلخان بەڵێ بەڵێ فەرموو اینجا هەوڵ بدرێ ئەو چاودێری کۆمەڵایەتیانە کارا بکرێ و وەکو ئەنجومەنی خانمان و ئێوە ئەتوانن مەسەرەن لەو شوێنانە کار بکەن و بۆ ئەوەی هەر کێشەیەک و ئەبینی کۆمەڵێ مەسەرەن گەنج لا و مناڵ لە قوتابخانەکانن و لە هەموو ماڵێکە ئەوان کەسیان هەیە لەوێنە و ئەگەر بێت و کێشەی قوتابخانەکان چارەسەر بکرێ و ئەبینی تونوتیژەکان کەم ئەبێتەوە و ئێوە هەوڵدەن لێ مەسەرەن ئەو تونوتیژیانە ئەتوانن پەیوەندی بکەنە ماڵەکانیش ئەو چاودێری کۆمەڵایەتیانە و لە ناو قوتابخانەکانە و هەوڵ بدرێ کارا بکرێ بۆ ئەوەی تونوتیژەکان کەم بکرێتەوە بەڵێ کاتی پرسیارکردنت تاوە ماوە چکە زۆر ڕوونکردنەوە دا ببوورە چکە ئەوانی تر دوایی ئەڵێن ئەوە بۆچی نەتێشت ئێمە قسە بکەین کاتەکە وایە ببوورە پێشنیاری ترم هەیە زۆر گرنگە سپاسانەکەمەکە 2 دقەم دەنێ نەوەڵات 2 دقە هەر 2 دقە بەتەوە 4 کەس قسە بکە 1 دقە زۆر بە خێرایی ئالان با ئەو پێشنیازی بگەێنێ زۆر بە خێرایی پێشنیارە هەر بۆ تۆیە ئەگەر بکرێ ئەو بەڕێوەبەرایەتی تونوتیژی بەرەنگاربوونەوەی تونوتیژی لە ناوچەکانە ئافرەت بەڕێوەی بەرێ زۆر باشە بۆ بەڕێوەبەرەکانیان بۆ ئەوەی من بەیانی کێشەکەم ئەبەمە بەڕێوەبەرایەتیەکان یا ئەچم لەوێ ئەمێنمەوە شەوێک یان مەسەرەن تا کێشەکەم کۆتایی دێ با بەلای خێزانەکەم و ئاسایی بێ کە من لەلای ئافرەتێکم خۆ دەزانی ئێمە کۆمەلگای کوردی مەبەستەکەت گەشت زۆر سپاس ئەگەر بیدەی بە خانمەی تەنیشتت بەڵێ زۆر سپاس ئێستا کە یازم پیای بۆی دەست پێ بکەی بچمە ناوبڕ مەجالیتیان ئەمە ناوبڕێک وەرەگرم پاشان دێمەلات یەکسەر دەست پێکەینەوە ئالانگیان باشە بینەرانی ئازیز ناوبڕێک و بەرنامەکەمان بەردەوام دەبێت